کەمترین کۆنمرەی وەرگیراو لە زانکۆی چەرمۆ بە پارالێل ئێواران زانکۆڵاین چەندە؟ سڵاو ئەزیزان و خۆشەویستانی من سروود خورشید فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی ئەولێر تۆماری گشتی هەروەها ئەندامی لژنەی ڕاوێژکاری لە پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین لە خزمەتی ئێوەی خۆشەویستین بۆ باسکردنی کەمترین کۆنمرەی وەرگیراو لە زانکۆی چەرمۆ بۆ ئەوەی ئێوەی بەڕێز و خۆشەویست بەرچاوڕوون بن کەمترین کۆنمرەکانتان لە بەردەسا بێت کاتێک کە کۆششی خۆتانەکەن و خوێندنی خۆتانەکەن و ماندووبوونی خۆتانەکەن بتوانن زانیاریتان هەبێت لەسەر بەشەکان لەسەر کەمترین کۆنمرەکان بۆ ئەوەی بە پێویست خۆتان ماندوو بکەن و ئەو کۆنمرەیە بەدەستبێنن بە زیادەوە کە ئێوە تموحاتتان تیا هەیە هیوایەتان هەیە کە بەدەستی بێنن بۆ ئەوی لە بەشێکی باشە وەربژیرێن. بۆیە داوا لە ئێوەی بەڕێز دەکەم کە سەبسکرایبی کەناڵەکەی ئێمەتان کردووە دۆستان و هاوڕێیانتان کە ئەم ساڵ پۆلی 12 ئامادەین ئاگاداریان بکەنەوە کەناڵی ئێمەیان پێ بناسێنن ئەوانیش بینەری ڤیددیۆکانمان بن تاوەکو سودمن بن لەو ڤیددیوانی ئێمە بۆیان حازرەکەین بە هیوای ئەوەی هەموو لایەک سەرکەوتوو بن بگەن بە ئاواتەکانتان ئەو بەش و کۆلێژەی کە لە دڵی ئێوەی ئازیزایە بێتە دی و سەرکەوتوو بنتیایە تا کۆتایی ڤیددیۆ بینەرمان بن بۆ وەرگرتنی زانیاریەکان. بەشەکانی کۆلێژی زانستەکردداری و تەندروستیەکان لە زانکۆی چەرمۆ بە زانستی تاقیگەی پزیشکی دەست پێ ئەەکەین کە کۆنمرەی زانکۆڵاینی پارێزگای 94.333 بۆ گشتەکەی 95.429 پارالێل بۆ پارێزگار 91 و بۆ گشتی 92.333 بەشی کیمیای دەرمانسازی 92.5 بۆ پارێزگایە بە زانکۆڵاین وە گشتەکەی 93.333 پارالێلی پارێزگا 88.4 و گشتەکەی 89.867 فیزیای پزیشکی بۆ پارێزگا بە زانکۆڵاین 79.909 و گشتێکی 88.6 پارالێلی پارێزگا 73.7 و گشتێکی 80.2 کۆلێژی زانستەکردداری و تەندروستیەکانی زانکۆی چەرمۆ کیمیای کردداری 75.3 پارێزگایە بۆ زانکۆڵاین و 87.6 گشتی زانکۆڵاینە پارالێلی پارێزگا 72.36 و گشتەکەی 80.667 کۆمپیوتەری کردداری 69.236 بۆ زانکۆڵاینی پارێزگا و 81.1 بۆ گشتەکەیەتی 66.46 پارالێلی پارێزگایە و 75.1 بریتە لە گشتەکەی. کۆلێژی زمان لە زانکۆی چەرمۆ بەشی زمانی ئینگلیزی 78.7 زانکۆڵاینی پارێزگایە و گشتەکەی 83.1 پارالێلی پارێزگا 74.1 و 78.5 گشتەکەیەتی. لێکۆڵینەوەی کوردی 65.2 زانکۆڵاینی پارێزگایە و 72.1 گشتەکەیەتی 6.1 پارالێلی پارێزگایە و هەمان کۆنمرە بۆ گشتەکەیەتی. ئێوارانیش بۆ پارێزگا و بۆ گشتی 6 کۆنمرەکەی. کۆلێژی زمان بەشی زمانی عەربی بۆ قسەکەرانی بیانی زانکۆڵاینی 63 بۆ پارێزگا و 7.4 بۆ گشتەکەی. پارالێلی پارێزگا 58.2 و گشتەکەی 7.8 و ئێوارانی پارێزگا 67.2 و گشتێکەشی هەمان کۆنمرەیە. واتە ئێوارانی هەردوو بەشی لێکۆڵینەوەی کوردی و زمانی عەربی بۆ قسەکەرانی بیانی گشتی و پارێزگاکەی هەمان شتە. کۆتا کۆلێژمان لە زانکۆی چەرمۆ بریتە لە کۆلێژی کارژێڕی گشتی و بەڕێوەبردننی سامانی سروشتی کە سێ بەش لە خۆ ئەگرێت ئەوانش بەشی کارژێڕی گشتی
ژمێریاری کارجێڕی گاز و نەوت و وزە. بەشی کارجێڕی گشتی زانکۆڵاینی پارێزگا 68.2 و گشتێکەی 77.3 پارالێلی پارێزگا 62 و گشتێکەی 68.4 و ئێواران پارێزگا 57.7 و گشتێکەی 64.2 بەشی ژمێریاری 63.7 زانکۆڵاینی پارێزگایە و 69.6 گشتێکەیەتی و پارالێلی پارێزگا 60 و گشتێکەی 6.2 کارجێڕی نەوت کارجێڕی گاز نەوت و وزە 62.1 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 7.6 پارالێلی پارێزگا 58.8 و گشتێکەی 66.9 ئەوەی باسمان کرد بریتی بوو لە بەشەکانی هەموو کۆلێژەکانی زانکۆی چەرمەوە بە هیوای ئەوەی سوودی لێ ببینن. خۆشحاڵە بین کە بینەری ڤیدۆکانمانن، هاوڕێیان و دۆستان و ئەزیزانتان ئاگادار بکەنەوە تاکو ئەوانیش سوودمەندی یەکەم بن لە ڤیدۆکانمان، بە تایبەتی ئەوانەی ئەمساڵ پۆلی دوانزەن. بە هیوای ئەوەی هەمووتان بینەر بن و سوودی لێ ببێنن تاوەکو داهاتوێکی گەش بۆ خۆتان دابین بکەن. سوپاس بۆ لایک و کۆمنت و سەبسکرایبی کەناڵەکەمان. سەرکەوتوو بن. بە هیوای دیدار.